بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵم لە بەرنامەی باس و خواست بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەمەوە. تۆرەی ئەم جارەی بەرنامەکەمان باز لە خۆنواندن دەکەین با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستای ئازیز دیار شێخ محەممەد مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان. مامۆستا زۆر بەخێر بێت. خۆشحاڵین خی گەورە تەمەنی درێژکردین دەرفەتی پێداین جارێکی دەر لەگەڵ بەڕێستا بەیەکەوە دابنیشین و گفتوگۆ بکەینە سەر بابەتێک. من زیاتر ئەمڕۆ باسی خۆنواندنەکەین. ژیانی ئێمە ئەگەر دیقەت بدەی تەواوی بۆتە خۆنواندن. مرۆڤی ینی ڕۆ حەقیقی و ڕۆ ئەسڵی و جەوهەریەکەی خۆمان پیشانی یەکتر نادەین. دەمانەوێت ئێمە لە چوارچێوەی خۆنواندنە ئەمڕۆ گفتوگۆکەمان بکەین. سەرەتای پرسیارەکەشم لەوە دەست پێ دەکەم تەمسیلکردن لە ژیانی ئێمەدا ینی بۆتە دیاردەیەکی کوشندە. ئایا مرۆڤەکان لە ئەنجامی تەمسیلکردن دەیان هەوێت حەقی دەیهەوێت یعنی چی بڵێ دەیەوێت تەنها حقیقەتی خۆی بشارێتەوە لە بەرامبەر؟ بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد دەستخۆشی لێ کە مامۆستاییان خۆی تەعالا بیکاتە میزانی حەسەناتی هەمووان ئینشاءالله. ئینشاءالله. ئێمە بۆیە ئیمانمان هێناوە بە رب العالمین جل جلاله. بۆیە لە ئەذکاری صباح و مەساء سێ جار رسول الله صلى الله عليه وسلم فەرمێتی رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. بۆ ئەوەی ئەو کەسە یەک قاڵبی هەبێ، یەک قەلبی هەبێ، یەک تەسەووری هەبێ، یەک منهەجی هەبێ، یەک ڕێگای هەبێ، یەک جێگای هەبێ، یەک خوتوە و هەڵوێست و هەنگاوی هەبێ. ئەبێ موسڵمان کاتێک کە ئیمانەیەنێ ئەبێ کە خۆی ئەخاتە ناو دائیرەی ئیمانەوە ئیتر بەو ئیمانە خۆی یەکلا ئەکاتەوە، بۆ ئیمانە خۆی ئەلاحەدە ئەکاتەوە، خۆی ئیتر تەواو شخصی ئەم کەسە ئەم زاتەیە. بۆیە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ وما جعل الله لرجل من قلبين في جوفه. خۆی تەعالا هەمیشە دوو دڵی نەداوە بە پیاوێک. طبعا الله ما جعل الله لرجل باسی ئیمرأە ناکات چونکە ئیمرأە جاری وایە دوو دڵ هەڵەگرێت لەبەرەوەی حامیلەیە، بەڵام ڕەجول مەبەستمان دوو دڵە چییە؟ ئەم دوو دڵە ئەوەیە کە خۆی تەعالا نەیبەخشیەوە بە هیچ کەسێ، بۆ ئەوەی یەک دڵی هەبێ ئەم دڵە یەک شتی تیا بێ. هەمیشە هەنگوین و سرکە بە یەکەوە جیان نابێتەوە، نابێت یەکیان سەقەت دەکات. بۆیە سەید بە ڕەحمەت بێ سەید قوتب لە فی ظیلالە ئەفەرمێ ئەگەر کەسێک دوو دڵی هەبێت، دوو منهەجی هەبێت، دوو هەڵوێست و هەنگاوی هەبێ، ئەفەرمێ تەمەزەق وتەفەڕق ونافق والتوى. تمزق وتفرق ونافق والتوى ولم يستقم على اتجاه. ناتوانێ يعني لە میزانی دنیادا لە میزانی ژیاندا خۆی ببینێتەوە، وئیلا یان ئەدڕێ یان ڕەنگەکە یان کونی تێبێ یان دا ئەفرەقێ یان هەیتر هەر بە جۆرێک. چونکە ئینسان کاتێک ئیمانەکەی وامان لێکە کە خۆم نەنوێنم تەمسیل نەکەم، یەک شکڵ بم، یەک حەجم بم، هەروە خۆت بی لە سر و لە عەلانیەتە، لە نهێنی و ئاشکرایە، لە شەو و لە ڕۆژدا، لە ماڵە و لە دەرەوە، لە بازار و لای هاوڕێکان، لە دانیشتنی اعتیادی و دانیشتنی سیادی، هەمووی هەر خۆت بە پێویستی بەوە ناکاتەوە خۆت تەمثیل بکەیت و خۆت بنوێنی. چونکە تەمثیلکردن هەر 40 دقە ئەتوانی تەمثیل بکەیت، هەر سەعاتێ ئەتوانی. بۆیە باشترین خەڵک، باشترین کەس کە کەسێ بناسێ ژن و مێردن لە ماڵێکە زۆر بە باشی یەکتریە ناسن، و لە کاتێکا خۆتە ناسی کاتی دوعاکردن ئەزانی تۆ چکەیت. بۆیە کە ئەڵێی خوایە من دا فرەقاوم، دا ڕزاوم، هەژارم، نەدارم، فەقیرم، حەقیرم، خۆت ئیتر زەلیلەکەی لە بەردەم خوایە، چونکە ئەزانی خۆتە ناسی. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم لە بوخاریە ئەفەرمێ حثوا التراب على وجوه المداحين. خۆڵ بکەن بە دەموچاوی ئەو کەسانەی کە مەدحی مقابلەکەن. مەدحم مەکە، من خۆمە نازم. تۆ کە بنەڵێی ئای کە متەکەلیم و ناطق و عالیم و ئای دانیش لەگەڵ تا خۆشە، ڕاست دەکەی بۆ 20 دقە لەگەڵ تا خۆشە، بەڵام خۆ مەزانم دوای 20 دقەکە چی یەکەم، خۆ مەزانم چۆرم لەگەڵ خۆی پەروەردگارە جەل جەلاله. ئەبێ ئینسان حقیقەت و ماهیەتی خۆی ئەگەر بزانێ ئیمانەکەی تەفعیل کات، چونکە ئەو تەفعیلە ئەمری پێکردنی خوا. یا الذین آمنوا 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 تەفعیلی ئیمانە. ئەو ئیمانەیە کە وامان لێکا فعلا
لە هەموو شوێنەکە یەک ذات بین، یەک شخص بین. گۆڕانکاری ئەگەر هەبێت و بکرێت لە ناخمانە بەرەو چاکی، بەرەو باشی، بەرەو گەورەیی، ئینسانە بێ هەوڵبار ڕۆژانە لە هەرزەیی و مڕاهقێتی خۆی نەجاتدا، چونکە ئەم ئینسانە یعنی مبتەلا بووە بە هەندێک شت. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە طەبەرانی هاتووە حەدیثەکە شەیطان يحاربه ومؤمن يحسده ومنافق يبغضه. ئەیتر بینی زۆر شتە لەم دنیاە، وەرە چۆن خۆت نەجات ئەدەی بەو ئیمانە. ئەو ئیمانەوات لێکە هەرتا ئەو ئیمانە وای لێت ئەچێت بەرەو دەرەجەیەک کە ئیبن القەیم ناوینەوە ئاخر مەراتیب الئیمان دەرەجەی یەقین، دەرەجەی یەقینت کە بۆ دروست بوو ئیتر لە هەموو شوێنەکانە تۆ خۆت بە خۆت ئەزانی، خۆت بەو زاتە خۆت ناخی خۆت یعنی ئەوەی لە دڵتایە دەریەبڕی، نەک نعوذ بالله وەکو صفەتی نیفاق بە ڕۆژە لەگەڵ محەممەدان بەشەوە لەگەڵ ئەبوو جەهلا پلانی بۆ دانێن، بە ڕۆژە سیاسی بەشەوە ئیرهابی. ئەمە صفەتی نیفاقە. ئیترە و نیفاقە نیفاقی عسکەری بێ، نیفاقی سیاسی بێ، نیفاقی ئیمانی و ئاینی و عقائیدی بێ، نیفاقی قسەکردن بێ. ئەو نیفاقەیە کە یعنی مەذمومە لە شەرعا. ئیتر بە هەموو جۆرەکان بڵین خۆنواندن جۆرێکە لە جۆرەکانی نیفاقەوەی کە ناتەوێت خۆت حەقیقەت و ڕاستەقینەی خۆت لەگەڵ بەرامبەرەکەت یعنی بۆ بەرامبەرەکەت دەربخەی. رسول الله خۆی پێشەوەی ئەو حەدیثە بڵێم دوو کەس لای خوا زۆر خۆشەویستن، یەکەم ئەبوو بەکر، دووهەم ئەبوو جەهل. بەس لە ناوەڕاستی ئەو دوانەیە پیاوێکی ناوی عەبدوڵای کوڕی ئەبی سەلولە زۆر خوارقی لێتی، چونکە ئەبوو بەکر ئەڵێ من شمشێرەکەی هەڵگرتووتی من لەگەڵ محەممەدام صلی الله عليه وسلم. ئەبوو جەهلیش خوا حەزی لە مووقیفەکەیەتی کەوتی من ضدی محەممەدم، بەس ئەمەی ناوەڕاست یەکلا کردەوە، ئەمەی ناوەڕاست وەزعی شەڕە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثەکەی ئەبوو داوود حەدیثی معاذ ئەفەرمێت لا أخشى عليكم من مؤمن ولا من كافر ولكن أخشى عليكم من المنافق. من النفاق أترسم. فأم خونواندن وتمثيل كردنا أطوانين دو عنواني ناشرين ليبني يكم نفاق دو هم رسول الله ناوينا وذو الوجهين، دو الروح، دو معناه، دو ناوروك، دو موقف. إنسان به يك وجهه به، إما يك وجهي بيداوين بناسي وجه لاي فقهاء ما واجه به الناس، فبم وجهي خوته وبهزار مكياج وهزار بهزار صالون وبهزار آرایشت و نازام چی پێڵێن بەخوا هەر خۆتیت، هەر دوایی هەر خۆتیت. ئەم قسانەی خۆشت چەنە جوانکاری بۆ بکەیت، ئەم مووقیفانەی خۆت، ئەم ئیشانەی خۆت چەنە بدەوێت بە فێڵ و فڕوو بەملاولا بگەیتە نەتیجەیەک کە لای خۆت مەحمود بێ و لای خوا مەذموم بێ و دوایی لای خەڵکیش دەرکەوێت کە خراپە، ئەخوا هەرەگەڕێتەوە هەر خۆتیت یعنی. فپێویست ناکە، پێویست تۆ ئەسڵ وایە یەک وەجهت لەبێ. بۆیە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێت حديث صحيحين أبو هريرة رضي الله تعالى عنه أفرمي إن شر الناس كي ذو الوجهين أو كسيدور رويه ذو الوجهين. شون ذو الوجهين؟ أفرمي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. بيناسكيتي ذو الوجهين لا بيغمس الله عليه وسلم يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. كواتا أو كسا لا قومك شكلك، لا جوريك كشكلك، لا كسانك كشكلك، لا حزبك بجوريك، لا حزبك بجوريك، لا لناو قاعدة جوريك، لا دروا جوريك، وهكذا يعني. زۆر باشە دەکرێت بڵین لە ئەنجامی ئەوەی کە مرۆڤ خۆی دەنوێنێ، کە مرۆڤ ذو الوجهینە وەکو بەڕێزت ئاماژەی پێ دەکەی، دەکرێت بڵین ئەمە مرۆڤێکی ئەوەیە کە کەسایەتی خۆی یعنی خۆی ون کردووە، نازانێت بچە ئاراستەیەکدا بڕوە، هەر کەسایەتی خۆی نەگون کردووە، هاڕاویەتی. ئینسان کە دوو وەجه بوو یعنی خۆم لا یەکلا نییە هێشتا، یعنی خۆم ناناسم، یعنی ذاتی خۆم بۆ یەکلا نەبووەتەوە، یعنی نازانم من ئەهلم بۆ ئەمەیان ئەهل نیم بۆ ئەوە. بۆیە رسول الله فەرمێ لا يكون أحدكم إمعة وەکو لە حاکم لە مستەدرەکە حەدیثەکەی حاکم صحیحە. یەکێ لە ئێوە یعنی ئیمعە نەبێ. ئیمعە چییە؟ وەکو عەرەب ئەڵێ الحەشر مع الناس عید، ئاخرت خوا بۆ خاتری خوا الحەشر مع الناس عید، مردن و تعزیە بووە بە جەژن لەگەڵ خەڵکا. ئەفەرمێ الحەشر ئەمە إمعة أوية إن أحسن الناس أحسن وإن أساءوا أويش أساء. في غمرة فرمي وطنوا أنفسكم، يعني ثبتوا أنفسكم. خوتان شخصيتي خوت دبولا يقلابيتوا إن أحسنوا فأحسن وإن أساءوا فاجتنب إساءته. أجر باش ينكر توش باشك، چونك الحكمة ضالة المؤمن وكل مسلم هاتوا. أجر خراب ينكر اجتناب إساءة ينك دور كوروليان. فإنسان نابي إمعة به
نابێ نابێت کە چۆش چاری کوێران دەست بە چاوانەوە بگرێ بێت دەستیان بگرێ دەستیان بگرە و مەڵحەمێ بەرە چایە چاکە چۆن ئاوا ئینسان ئاوا بە کۆڵەواری دانیشێ لە تاریکیە دامەنیشە شەحنی هەڵکە گڵۆپی هەڵکە کە چاڵێک بینی پڕی کەرەوە جادە تەختکە تورکێک بینی هەڵی کێشە و گوڵێ بنێژە ئەبێ نابێتە سەپارچە بێ ئەمە ڕەسوڵ الله فەرمێتی استعن بالله ولا تعجز وەکو لە موسلیمە هاتووە استعن بالله ولا تعجز عجز چییە زۆربەی زانایان ئەڵێن عجزی قەلبی و معنەویە کە عجزت هەبێ کە نەتوانی هیچ بکەی تاقەیەک خوا پێی داوی پێی بەخشیوی وزەیەکت هەیە کە سکوتت پێهێناوە کە ئیشی پێ ناکەی کە هەمیشە وێرانە کردووە کە ڕووخاوی ئینسان ڕووخاو نییە لە ئەسڵا خۆی ئەڕوخێنێ زۆر باشە مامۆستا دەمەوێت باس دەوە بکەین باسی تەمسیلکردنمان کرد ینی تەمسیلکردن ئێمە وەکو موسڵمان دینەکەی ئێمە زۆر باس دەوە دەکا کە مرۆڤ پێویستەوە خۆی بێ حەقیقەتی خۆی بێ دوو ڕوو نەبێ دوو وەجهی نەبێ هەموو ئەم بابەتانە کە زۆر جەختیشی لێکراوەتەوە بەڵام ئایا ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە هاتۆتە ناو فەرهەنگ و کللتوری ئێمەوە ئەوە لە ئەسڵەوە لە ناو کللتورماندا هەیە ئەمە یان ئەمە لەکوێوە ئیسیرات کراوە ئەم بابەتە طبعا ئەم بابەتە مسەیتر نەبوونی ئینسانە بەسەر حقیقەت و نەفسی خۆیدا ڕاستە طبعا ئەمە لە هەموو کاتێکە ئەمە هەبووە لە هەموو کاتێکە ئەمە هەبووە لەگەڵ دروستبوونی ئادەمیزادەوە ئەمە هەیە لەگەڵ دروستبوونی ئادەمیزادە لەبەرەوەی بۆ نمونە بابیێنینەوە کاتی کوڕەکانی ئادەم عەلەیهی سەلام کاتێک کە قابیل هەڵەسێق هابیل لە کوژێ ئەمە چی ئەمە مەبدەئی نییە ئەمە ئەم کەسە بێ مەبدەئە ئەم کەسە هێشتا ئیمانی لا يعني دروز نبوة إيمانك راسخ نية إيمان شر نيته بويا حسني بصري فرميتي ليس الإيمان بالتمني ولكن ما وقر في القلب وصدقه العمل أما أويك إنسان لناو ضلا شكربكات وصدقه العمل لأرزي واقعي جا دوري هبت بلام إيمانك بتلفظه بزمان بو لقلقي زمان بو مجرد ألفاظ وكلمات بو أما هيج يعني هيج تقديم وتأخير ناكا بلكو صاحبك يا بابرو ناخي أرزا فبوتي قابل هستا هابي لكوش لبروي أم كسا أم قناعته مبدئي لا دروز نبو بم أمره أم أمري باوكية بونمونا أم وحية طبعا قصي باوكي وحي بو وحي آسمان بو كوتوتي أم شريعة وايا وأمان باوابكا أو أنوابكا فبويا إنسان كاتك أبي بقاتل وقابل طبعا كبو قاتل بو قابيل شو كقابيل يا كم كسك قتلي كردو رسول الله جل بخاري تابعي باوا قوريتي يا كم كسي في عمر صلى الله عليه وسلم لبخاري افرمي هرج كسي قتل بكا الا نصيبك لو تاوانو اثماء تسر يا كم كسك كقابيله فام كسا كسنه سيئك او داينا بالضبط خو خوي بردغار ناينا او مؤمن او قاتله مؤمنه ايمان داره بلام ايمانك هجني ايمانك فرياينا كوتوا فام مساله دوروي دو وجهي خو تمثيل كردنو أو مسائلانا لها مكاتب ساتيكا هبوة أو إيمان برب العالمين وكوت موادلئك بناغي أو مسألة دانة كتو هميشة أو صفة خرابتيا بدينة كريت ياخد تياتا موجود نبه فإيمان رادعة إيمان شتيك يعني خصبي مسألة كانك إيمان حاجزة حائطة حاجبة إيمان شتيكي معنوية بويا بيغمبر صلى الله عليه وسلم البخاري حتى كي أبو هريرة ليس الشديد بسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب أفرمي الشديد لقاموسنا موسي خوايا لا البومي خواي برودغارا شديد أو كسيك يملك نفسه عند الغضب أما شتيكي معنوية شديد الله أوانية كعضلات خلقها بأرزاه لسر حلبة ومصارعة أكات شديد أو كسيك قيني خوي أخواته بسر خويا زالة بويا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي كواتا هم أنا مؤمني قوي المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف أفرمي في كل خير بلا مؤمني قوي خير وأحب مؤمن قوي كوامه أكو قوة عضلات يان قوة جسته يان بدن يان قوة نبابة قوة ناخ قوة ظل قوة شخصية قوة كلمة قوة الويست عظمات عزيمة أما مسألك فداخل من أبي بالنر مان بي بو أوشت باشانا وبو أوي كذو الوجه نبين دو وجه نبين دو رو نبين تمثيل نكين شكلي نبين بداخل والزور بمان شكلين نك إيمان داري حقيقي عائسة تولويا رسمك شيرك الواسة هرشي من الله سيرك زوري بلا وجوانا أجر ما مشير اللي هو هاتجورو نمنا ما وصل وقتنا مصورون هم راكين كوتي هاتجورو كسيتيانا منك كوات الشكل جيالك شخصية شيرو حقيقة ما هي تشيرة كواتا إيمان داريش أبي إيمان داري حقيقي به
ئەبێ مسلمانی حەقیقی بێ خۆی یەکلا کاتەوە پەروەردگاری جەل جەلالوه ئەم شتانە تێکەڵ نەکات یەک دڵمان هەیە هەرچیەکت خۆشویست با متفرع بێ لە ئەسڵەکەوە کە ئەسڵها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ئەبێ ئەم ئیذنی ڕەبیە لە هەموو کات و ساتێکا لەگەڵ تا بێ تووشی ئەم دوو وەجه تەمسیلکردنە نابێت. زۆر باشە مامۆستای بەڕێزم بەر لە بەرنامەکەش ئێمە تۆزێ باسی ئێمەمان کرد ئەوژەوەی کە کوڕ و کچێک یەکتری دەبینن لەوە جیهانەوە حوبی ئەویان بۆ دروست دەبێت کە ئەمانە زەواج بکەن. زۆر جار ئەوەی کە مرۆڤ لە حاڵەتێکی پۆشتەی ئێستا من و تۆ لە بەرامبەر کامێرە دانیشتون و خەڵک دەمان بینێ و بینەر سیرمانەکە بەڕێک و پێشی هاتووینە دەرەوە بەڵام خۆ هەموو کاتێک ئاوا ئێمە جلوبەرجێکی پۆشتە و بەڕێک و پێچی و قژی داهێنرا و دەموچاوێکی پاکەوە نین. قسەکە لێرەیە ئەم کوڕ و کچە کە یەکتری دەبینن مجرد بە وەجهەی کە یەک جار قەدەری یەشیان کرد و بەرکەوتنیان هەبوو زۆر جار هۆکار ئەمە نییە کە ئەم زەواجە دەکرێ و لێکۆڵینەوەی ناکرێ و دوجار بەماوەیەکی زوو بە فترەیەکی زۆر کەم لێکجیابوونەوە دروست دەبێت. یعنی ئەم خۆنوانە نییە بەرامبەر یەکتر یان کچێک دەیەوێت خۆ بۆ کوڕێک نمایشکە خۆی بۆ بنوێنێ کوڕێک دەیەوێت بە پێچوانەوە خۆی بۆ کچێک نمایشکە. خۆی ئەساسی کێشەکان و گرفتەکان و مشکلەکان لەوە دەست پێەکە کە ئینسان جاریوە هەیە معجبێ بە ئافرەتێک لە خلالی فەیسبووکەوە کە معجبی دەسوخەتێتی کەومان لە فەیسبووکە دەسوخەتمان جوانە بە کۆمپیوتەرە نووسین بە کۆمپیوتەرە نووسین دەسوخەتمان جوانە فکێشەکەی ئێمە ئەوەیە ظاهیرەکە وامان لێ ئەکات کە من لەو دقا معجبم و ئەیتر بڵێم شامی شەریفە بۆێنم و ئیتر بڵێم بەگوڵە بەهارێ بۆێنم و ئێمە هەمومان بەم حاڵەتەیە ڕۆشتوین ئەگەر کوڕێک ویستی کچێکی بەدڵ بیان کچێک ویستی کوڕێکی بەدڵ بێ ئیتر هەرچی سلبیات و خراپیەکان و ناشرینەکانی فڕێدا بیری ئەچێتەوە. ڕاستە بەس جوانەکانی بردەبێت وەکو چۆن مرۆڤ کە ئەچێتە ئیمتیحانەوە بۆ تاقیکردنەوە دەچێت هەموو کتێبەکەی خوێندۆتەوە و لەبەری کردو شەنوکەوی کردو بەڵام کاتێ پرسیارەکانی بۆ دێ ئەوانی تر هەموو فڕێدا تەنها لەسەر یەک چت مامەڵ دەکات ئەوەی کە بۆی هاتۆتەوە. ڕاستە پێویستە ئێمەی موسڵمان کاتێکە هەنگاو ئەنێن بەرەو زەواج بزانین ئەم زەواجە قەضیە هەچ کەسێ زەواج بە قەضیە نەزانێن ناجح نابێ. قەضیەیەکی ئیسلامیە قەضیەیەکی دامەزراندنە قەضیەیەکە هەتا فۆرمێکی شتێنە کاکە تۆ لە ناو خەڵکای ترەبی بە ماڵ ئیتر لەو کاتێک کە لە ماڵی باوکتابی کەس حسابی بۆ ناکە ئەم جارە خەڵک حساب بۆ تۆ ئەکا ئەچێتە ماڵی باوکە گەنێتە ماڵی تۆ پێی ناڕەحەتە کە منیش ماڵم هەیە کەواتە ئەم کاکەیە ئەم دادەیە کاتێکە شتێکی واکەن ئەسڵ وایە ڕازگۆیی لە نێوانیانە بێت لە هەموو شتەکانە. بیلالی حەبەشی برایەکی هەبوو وتی بیلال حەزم لە کچی فڵانە وتی با بڕین بۆ داوای وەڵات چوونە ماڵەکە بیلالی حەبەشی ڕەضی الله تعالی عنه فەرمووی کاکە باش پێتان بڵێم ئێمە کۆیلە بووین خوای تعالی ئێمەی ئازاد کرد ئێمە زەلیل بووین خوای تعالی ئێمەی عەزیز کرد ئێمە مەجموعەیە قسەی کرد وەڵا وەالحەڵ کچەکەیان نایە دوای هات دەرو براکەی وتی یا بیلال پێویستی من مقدمە ناکرد فەرمووی ما تم الزواج إلا بالصدق مع رب العالمين ئەم زەواجە نەهاتەکایە و دانەمەزرا ئیلا بە ڕازگۆیی لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه. ڕازگۆیی زۆر مهمە بڵێ ئەوە منم ئەمە ذاتی منە تۆ اختیاری معنا ئەەکەی یان اختیاری حس ئەەکەیت یان اختیاری مادە بڵێ لە خۆنواندنە ناڕازگۆیی تێدا ینی ئەبێت چۆن بیاوە سەداقەتیانە بڵێ بۆیە ئێمە جیلی سەحابە پێیان ئەوترێت جیل قورئانی فەرید یان سەید بە ڕەحمەت بێ سەید قوتبە فەرمێت جیل لە نێتەکەڕەر جیلێکە تکرار نابێتەوە سەحابەیە ئەگەڕێتەوە کە حیثەکە لە بوخاریایە. سعدي كري سهلي ساعدي أفرميت جاءت امرأة إلى النبي صلى الله عليه وسلم فقالت إني وهبت من نفسي فقامت طويلة أفرمي أم أفتحت خدمتي في صلى الله عليه وسلم فرمي أو من خوم عرضكم أم يشوفكم أم يدام أزرم فقامت طويلا يعني فمكثت طويلا زور ما يوم هرتاب يا قالت الجورة يا رسول الله إن لم يكن لك بها حاجة فزوجنيها ئەگەر تۆ نادەوێت با بێنە بۆ من فەرمووی هەل معەکە شەیئون تصدیقها شتێکت پێ بیکەی بەمارەیی فەرمووی لەیسە مەعی شەیئەن ئیلا ئیزاری یعنی ئیلا جلەکەی کە لە بەرمایە فەرمووی ڕەسوڵ الله ئەو نەمولاتەفەی جەوەکەی کرد صلی الله عليه وسلم ئەگەر ئیزارەکەی بیتێ جەلەستە بلا ئیزار تۆ ئیتر بەوێ جل مێنیتەوە قال التمس شيئا شتێکی کە بزانە قال لا أجد شيئا
قال التمس ولو خاتما من حديد مسلمێک ئەگەر لە ئاسنیش بێت آخر باوباوی زیو بۆ پیاو ئاسن هەر هیچ نییە یعنی فەرمووی لا ئەجید بەخوا نییە فەرمووی هل معك شيء من القرآن قال نعم سورة كذا وسورة كذا وسماها راويك الله ناوي جيهناي سورة كان فرموي إذن زوجناكها بما معك من القرآن أو صادق ورازقو بون هیچ کەسێ نییە لەم کاتەیە بچێتە ماڵەکە بڵێ بەخوا هیچم نییە بەس ئەو چاکەیەم لەگەڵا بکەن با من بەتەنیا نەمێنمەوە تووشی شتی خراپ نەبێت کەس نییە ئەمە بۆیە ئەو جیلە حەیفە قسەیان پێ بڵێن چونکە تەریخێکی پڕ نوریان تەقدیمی ئێمە کردووە چونکە هەنگاوێکی ذەهەبیان پڕ تەقدیمی ئێمە کردووە ئەو جیلە حەیفە باس بکرێن بە خراپە کەسانێکی تیا بووە دووەجه نەبووە زینای کردووە و توێتی یا ڕەسوڵ زینام کردووە پاکم کەرۆ کاکە کوراوەتی بابە بڕۆ بۆ خاتی خوا یەکێک هەڵەسێنەڵێ هەڵسە بۆنی دەوی کە بزانە نەی خواردۆتۆ لە لەفظی ئیمامی ئەحمەدا ئەڵێ بۆنیێک ئاڵێ نەوەڵا یەکێکی ئاڵێ هەل به جنون ئەوە شێتە پیاەکە لەسێڵە نەوەڵا ئەعقلونە نەوەڵا ئەوە عەقڵترین کەسی ئێمە هەر ئێوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بڕوا کابرا بابە ئەڵێ وەڵڵا زینام کردووە پاکم کەرەوە فەئەم جیلە ئاوا صادق بوون صدق زۆر مهمە جا ئیبن القەییم بەڕەحمەتوی فەرمێ صدقێکی لەگەڵ خوا صدقێکی لەگەڵ پێغەمبەر کە پێغەمبەر نەماوە لەگەڵ سونەتەکەیە صدقێک هەیە لەگەڵ خەڵک صدقێک هەیە لەگەڵ ناخی خۆت نەفسی خۆت مهمترین شت ئەوەیە ئەو کەسە لەگەڵ نەفسی خۆیان صادق بێ کاتێک لە کاتی خەلوەیە کە بەتەنیا ئەبیت بیر لە خۆت کەیتەوە بزانە تۆ صادقی یان بزانە ئەم نەفسە ئەو نەخسیسە ئەو نەخراپە تۆی لای نەفسی خۆی ئابڕووی خۆت چووە زۆر خراپە یەکێ لای نەفسی خۆی بڵێ مثلا جاری وا هەیە درۆیەکەی خۆش دەزانی درۆکەت کردووە مثلا فإن صدق زۆر مهمە لە کاتی زەواجە لە هەموو کاتێکە ولا سیما بۆ ئەوەی ئەم زەواجە بەردەوام بێ و وەکو قەزیە لە قەڵەم بدرێ و بۆ ئەوەی هەرتا بە یەکەوە بن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حدیثەکەی ئوم زەرعە فەرمووی أنا لك كأبي زرع غير أني لا أطلقك من بوتو وكو أبو زرع وان بو أم زرع بلا من طلاق النادم زۆر مهمە ئینسان ئەم منهەجەی هەبێ بڵێ من لە ژیان مەتەلاقت نادەم ئەمان بدە بەژنەکەت بەڵام نەک ئەمانێکی درۆیانە فەئەم صدقە مهمە لە هەموو شتێکە کاتێککە ئیختیاری ئافرەتێکە یان ئافرەتێ دڵی بە کوڕێکەوە بێ وەکو جەناب فەرمووت هەر ئەم هەیکەلە نییە لە بەردەمتا بیری شتەکانی کێشت بکەوێتەوە بیری ئەوەت بکەوێتەوە کە ڕۆژێ بێ پارە ئەبێ بێ خەرجی ئەبێ بێ ارتفاق بێ لا حول له ولا قوة ڕۆژێ جلێکی دڕاو فالینەیەکی دڕاو گۆرەوێکی دڕاو دوو لە ڕووی تووڕە ئەبێ ئەمانە هەمووی بێنە بەرچاوت نەک ئەمانای ئەوەی تیانە بڵێ بابە ڕەشبین مەبە نە بۆ ئەمە ڕەشبین بە بۆ ئەمە ئەسڵ وایە ئینسان لە هەندێک شوێنە ئەسڵ وایە گومانی خراپ بەرێ یەکێ لەوانە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسڵ وایە کە حەدیث وەرەگری گومانی خراپ بەری ئایا صحیح یان ضعیفە بۆ ئەوەی ئەم محەدیثە لێ کۆڵیتەوە لە کاتی زەواجیژە هەرچەند بۆ تەکرێت تۆ لێ کۆڵەرەوە چونکە ئەم کەسە لەگەڵ تۆ یابێ هەرتا مردن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مغیرەی وت هەلا نەظەرتە ئیلەیها ئەوە سەیرت کردەوە وتی نەوەڵڵا وتی انظر إليها فإنه أحرى أن يؤدم بينكما ئیدام چییە مامۆستا بەختیار ئیدام خواردنە ئەبێ دڵ و تەبیعەتی بچێتە سەر ئافرەت وەکو برج و فاسۆلیا وەکو قەل وەکو سەر و پێ ئەسڵ ئەی یؤدەمە ئیدام وەکو ئیدام تەبیعەتی بچێتە سەری چونکە ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ و هەفتە نییە هەرتاییە ئەبێ یەک مەقسەد و یەک مەبەست و یەک منهەجیەتت هەبێ نەگۆڕی وەکو لە کوردوارەیە لە بابە خۆکراز نییە بیکڕی و دوایی بەدڵێ نەبوو فڕێی دێ ئەمە زەواجە زەواج والله زۆر جوان ژیانێکی و دوور و درێژە والله زۆر جوان زۆر باشە دەمەوێت باسی بابەتێشکە بکەینەویش مامۆستا دوو کەس یەگەناسن لە ئەنجامی قسەیەکی خۆش لە ئەنجامی مامەڵێکی هەکە زای و سەرپەییەوە بەڵام ئەمە دوجار ئەم دوو کەسە وردە لە یەکتری نزیک دەبنەوە دەبن بە شەریک دوکانێدانێن بازرگانێک بێکەوە دەکەن کڕین و فرۆشتێک بێکەوە دەکەن ئیتر لەم بابەتانە بەڵام سیرەکەی دوای ماوەیەکی کەم یعنی دوای ماوەی فترەیەکی زەمەنی ینی ئەمانە بەیەکەوە هەڵ ناکەن مدارا ناکەن بەیەکەوە نامێننەوە لەوانەیە هەردووشیان لە نەتیجەدا لە ڕووی مادیەوە زەرەر بکەن دوایی متمانەیان بە یەکتر لاواز ببێ پێدوانی ئەمە کەسێکیان کەسێکی بینیوە بە خۆنوانەکەی ئەو هەڵخەڵەتاوەیە فری و خواردویان ئەمیش بە پێچەوانەوە ئەمەش بەرەنجامی ئەوە نییە زۆر جار ئەکید کاتێککە دوو کەس شەریکایەتی ئەکەن طبعاً مەسەلەی شەریکایەتی زۆر صعبە زۆر زەحمەتە چونکە ئەم دوو کەسە کاتێککە بڕیار ئەدەن کە شەریک بن ئەسڵ وایە ثالثیان ئەڵڵا بێ نەک ثالثیان شەیطان بێ ئەسڵ وایە هەریەکە لە ناخی خۆی بڵێ من و تۆ کاتێککە شەریک بووین کاتێککە دەستمان تێکەڵ کردووە بەم شەراکەتە ئەوە سێ هەممان خوای پەروەردگار بێ بە ئاگاداری هەموو شتەکانمان بێ
بەڵام لە هەمان کاتە ئەم دوو شەریکە با ئەمەیان لەبەرچاو بێ با ئەمەیان لەبەردەمە و ناخابێ کە ئەم کەسە لەوانەیە طبیعەتی لە هەندێک شتان نەگونجاو بێ لەگەڵ طبیعەتی مقابلە کە ئەم کەسە سروشتی جیاوازە لەگەڵ سروشتی مقابلە فێمە کێشەکەمان ئەوەیە کاتێک کە شەریکە عەجەب لەوەیە نییە کە شەریکایەتی ئەەکەین عەجەب لەوایە کە جیا ئەبینەوە دوو شەریکت بیستووە ئیلا ما نەدەر ئیلا ما شاء ربی دوو شەریکت بیستووە بە باشی لە یەکجیا بوونەوە ئیلا کەم وقلیل ما هم با بڵێن هەم بەڵام عەجەب لەوایە کە جیا ئەبینەوە کاکە کە جیا جەبینەوە قەیچێکا تەسریح بإحسان كاين مشكلة باشي لم طبيعتها بخوان نعقون جيم نقلتوها بقى جاء بينا وبراي من براي وكيس ما جاي قيتشك كاين مشكلة اما كيشا كمان اويا هموش كان الوزا كاين لبرشتك صفاتي جوان هي لمقابلة صفاتي باش هي لشريكة كتا بو لبردم غلطيك لبينا وغلطيك ياخذ هموش تجوانا كان ابن قرباني وضحيي او غلطه كاكا اما بهلا وجوان كل بني ادم خطاء وخير الخطائين التوابون خطاء بەرامبەر خوا تۆ خەتە بکەی هەڵە بکەی بەرامبەر عیباد الله ئەو لاترە کە غەڵەت بکەین بەرامبەر یەکتری بەڵام ئەمە مهمە تۆ وەکو خۆت منت بوێ تۆ وەکو منت بوێ نەک وەکو خۆت منت بوێ ناگونجێ مامۆستا بەختیار وەکو خۆی منی بوێ کەسایەتی من تۆ قەت نابێ نابین بەیەک شتێکی باش بینی تەقلیدم کە شتێکی باشم بینی تەقلید دەکەم شتی خراپت بینی نەسیحەت و ئامۆژگاریم بکە مامۆستا بابەتی لە بابەتی خوێندنەوەکەی ئەوەیە کە لێکۆڵینەوە نەکراوە تۆ لەسەرەوەی کە خەتە دەکرێت خەتە هەڵە هەموو کەس دەیکا بەڵام لە ئەسڵی ئەو شتانەی کە چۆن لە مەسەلەی زەواجەکەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ سەحابەی فەرموو کە دەبێ طبیعەتت بشێتە سەر ئافرەتەکە وەکو خواردن وەکو هەشتێکی تر تۆش کەسێک هەڵبژێری بۆ هاوڕێتی دەبێت طبیعەتت بچێتە سەر خوڕەوشتە بنەڕەتی ئەسڵیەکانی وەگەرنا ئەوەی کە مرۆڤ هەڵە ناکە هەموو کەسێک هەڵە دەکا قسەکە لەوەیە کە لێکۆڵینەوە نەکراوە و بەڕووکارێکی سادە فریوما خواردو هەڵخەڵەتاوی خۆی جاریوە هەیە هەندێ ئیش هەیە پێویستی بە بڕیاری مباشرە یعنی شتێک گێتە پێشەوە بۆ نمونە شەراکەتێک تۆ لەوانەیە لەگەڵ کەسێکا زۆر بینت نەبوو بێ بەڵام ئەوە مەجای تایە کە شەراکەت بکەی لەگەڵ یا بەڵام ئەمە ئیتر هەندێشتی لێ دەرئەکەوێ دوایی کێشەمان نییە ئەو خۆی نواندووە یان تەمثیلی کردووە یان بە شکلێکی هاتوتە پێشەوە المهم صفتك مانتيانا بك صفة نفاق رسول الله صلى الله عليه وسلم فرمى 4 من كن فيه كان منافقا خالصا ومن كانت فيه خصلة منهن كانت فيه خصلة من النفاق يكي لو أنا شيء إذا خاصم فجر كاكا جاء بينه وبيئوي كابرا بتقينه بريته بوش بتقينه بروتا كابرا بودر كوت كشكل خوي نواندو ولا لامو بجوري كهاتو تبيشوا هذا فراق بيني وبينك سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا تيطلم بوشي من جابو موا يترى ما فراق لا بيني من تو يا الدنيا بقرنا جيره بلام تو بو اكيد ام كسل دس خوتي ام كسدتو ابي يعني بيقوزيته ووزعك كهدايتي بلغل كسيكا ام شيتونك ام شي لغل تو كردو نيكاتوا اما مهم دشي جرانوي سرگوزشتێکی واقعی لە حياتي خۆما بینیوە لەوانەیە چێژێکی هەبێ بۆ بینەران و بۆ گفتوگۆکەشمان خۆش بێت من دۆستێک ناساوێکم هەیە لە یەکێک لە شارۆچکەکانی دەوروبەری شاری سلێمانی ماوەی 7-8 ساڵ دوکانێکی مەوادی غیزایی و معلبات و ئەمانەی هەبوو چەند ساڵێک مامەڵەی کرد وتی ڕۆژێکیان ئەو کەلوپەلانەی پێویستمە هاتم بۆ سلێمانی بۆ لای ئەو کۆگا بازرگانی گەورەی کە شتەکانی لێ بکڕم سەداقەتێکی زۆر و ڕاستگۆیی و متمانەمان زۆر لە نێوان دروست بوو هەر کاتێ بچمە بموتە ئەم لیستەم بۆ حازرکەن بە بەردەستەکانی لەوێ بەبێ یەک و دوو هەموو شتەکانم بۆ هەدایان و سەعات چەندەیەوە مودەتێکیان دادەنا و دەچوو شتەکانم بار دەکرد و دەمبردەوە لەگەڵ خۆمە ڕۆژێکیان چوم وەکو ڕۆژانی ئاسایی چوون بە بەردەستەکانی وتم بە شاگردەکە وتم ئەم کەلوپەلانم بۆ حازرکاوتی داوا لێبڕنەکەم زۆرم پێسەر وتم بۆچی وتی خاوەنی کۆگاکە با بڵێن بازرگانە گەورەکە وتوێتی ئەگەر ئەم پیاوە بە ڕێزە هات پێی بڵا با خۆم چاوم پێ بکەوێ وتی منجی زۆر ناڕەحەت بووم چاوەڕێم کرد ئەو پیاوە تەلەفۆنمان بۆ کرد و هاتەوە بۆ کەوتی دانیشت چامان خواردەوە بەیەکە و وتی فڵان کەس من قسەیەک بە تۆ دەڵێم بەڵام هیوادارم نیگەران نەبی لێم وتی من ئەگەر ئەم دوکانە ببەی بەلامە زۆر زەر ئاساییە چونکە من تۆ ناسم و ماوەی چەندین ساڵەوە بێکەوە کڕین و فرۆشتنەکەین و قەرزمان لە نێواندا هەیە بەڵام گرفتەکە لێرەوە سەری هەڵداوە تۆ لەوانە قسەکە ناشیر نیش بێت یا بۆ خۆ دەستت پاک نییە یا ئەو کەسەی دەیزانی شەریکم هەیە یا شەریکەکە دەستی پاک نییە وەگەرنا دەبوو تۆ ئێستا بوو بە شتێکی زۆر باش دەبوو بووە بازرگانێک وەکو من وتم قسە کاریگەری زۆر لەسەر کردم گەڕامەوە بۆ شوێن هیچم نەبرد گەڕامەوە بۆ شوێنەکەی خۆم بە فعلی پێدا چوومەوە
ئێستا ئەو پیاوە بەڕێزە بۆ خۆی جیا بۆ تۆ لە شەریکەکەی شەریکەکەی لە حاڵێکی لە ژیانێکی زۆر خراپدایە ئەمیش بۆتە یەکێک لە بازرگانە گەورەکان کە ئێستا بۆ خۆی لە وڵاتانی دەرەوە وەکالەتیشی گەورەی هەیە مەبەستم لێرە ئەوەیە ئەو بە دوواداچوونەیە کە بە خۆنواندن لەگەڵ هاوڕێکەکە نابێ فری بخۆی لەسەرم بابەتە دەچینە بابەتێکی تر مامۆستا هیچێک لەو بابەتانە ئەوەی ئێستا مرۆڤەکان سنتەری تەجمیلی جوانکاری زۆر هەیە لە پێناوی ئەوەی کە مرۆڤەکان خۆیان جوانەکەن دەم و چاویان جوانەکەن دیسان ئەمە خۆنواندن نییە بۆ بەرامبەر کە تۆ مەسەلەن بەنمونە لووتیان دەستکار دەکەن ڕوومەتیان دەستکار دەکەن یەکێک لە ئەندامەکانیان دەستکار دەکەن بۆی تەجمیلیان بکەن تەجمیلکردنی ڕووکار تەجمیلکردنی ئەندامێک لە ئەندامەکان سیفەتە بنەڕەتیەکانی ئینسان دەگۆڕێت ئەمە خۆنواندن نییە خۆی ئەوە دیسانەچێتەوە سەر مەسئلەی یەقین کە کاتێک کە خۆی پەروەردگارە فەرمیێ لەقەد خەلەقنا الإنسان في أحسن تقویم کە بە جوانترین شێوە و شێواز خۆی تەعالا ئەم مەخلوقەی دروست کردووە منم یەقینم بۆ دروست نەبوو کە خۆم جوانم بۆیە لە عولەمای علم النەفس بپرسە ئەڵێن کاتێک کە ئافرەتی ئەچێتە ساڵۆنێک یان کەسێک ئەچێ لوتی قارس دەکات یان گوێچکەی بشکۆلە دەکاتەوە یان ڕوومەتی بەرز دەکاتەوە یان سنگی دەستکاریەکە یان هەر ئەندامێک و جەنابە فەرمووت کە ئیسا یعنی لحسن حظی لوبنان ئەوەیە کە یەکێ لە واریدی ساڵانەی ئەوەیە ئەو مەسئلەی تەجمیل و شتەیە لێ پرسە ئەڵێ ئەوە قەناعەتی بەخۆی نییە ئەوە نەفسیەن ئەڵێ با جوانتر بم جوان نیم یاڵا بەرەو حەسەنم بەس ئەحسەن نیم یان جاری وایە ئەڵێ قەبیحم با حەسەن بم حەسەن بوو ئەڵێ با ئەحسەن بم وا ئەزانێ بەو دەستانەی خۆی کە ئەو دەستانەیەکێک لە نیعمەتەکانی پەروەردگار کە پێی داوە ئەگەر دەستی نەبوایە چیە کرد ئەگەر هەر دەست نەبوایە مثلا فأما ئەم مەسئلەیە ئەچێتە بمەسئلەی یەقین زۆر مهمە ماوەسا بەختیار یەقین لە هەموو قورئان بگەرە بەس مردن ناوی هێنراوە بە یەقین واعبد ربك حتى يأتيك اليقين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين بۆ ناوێنراوە بە یەقین مردن چونکە خۆی پەروەردگارە فەرمێ ئەبێ هەموو شتەکان لە دنیادا لای تۆ یەقین بێ وەکو مردن چونکە هیچ کەسێ لە ئادەمەوە هەتا ئێستا ئینکاری مردنی نەکردووە هەیە ئینکاری خوا بکە بەس ئینکاری مردن نەکراوە هەتا ئیسا یەک شەخص نییە بڵێ مردن نییە چونکە مردن شتێکی واقعیانەیە هەموو ڕۆژێ بەلایانی کەمەوە ئەگەر هەموو ڕۆژێکیش نەبێ هەفتەیەک لە خزمەکانی لە کەسەکانی خۆشەویستانی گەڕەکەی یەکێک ئەبرێ فبووە بە شتێکی يعني هم حق اليقين هم علم اليقين هم عين اليقين هسه كانت يا بدي أكره فأما مسألة يقين كآخر مراتب إيمانه ويكك لصفات بيغمبران وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين أبي أم يقين من بود روز به برامبر شخصي خو كمن أم لوتي بيداهم خوا أم دموشاوي بيداهم خوا أم صورة هيكلي بيداهم خوا فتو مقابل لها شوي نكابيت رازي نيد من أم دەستکاری شتە کە ئەکرێت بالمناسبە لەوانەیە ئازیزانمان خوشکان و برایانمان خۆشەویستان و ئازیزانمان مسلمان و ئیمانداران کە تەماشامانەکەن لەوانەیە مەسئلەیەکی فقهی نەزانن با لێرەوە لەو بەرنامەکەی جەناب فقهی نییە مەسئلەیەکی باش بزانن کە هەچ کەسێ ئاوات دەست بە خۆیان بێنێت و هەچ کەسێ خۆی ئاوات تەجمیل و تەرتیب کردبێ و هەچ کەسێ خۆی گۆڕانکاری کردبێ لە دەم و چاوی و لە ئەندامەکانیا ئەگەر دەرکەوێ بۆ کاکەی زاوا ئەگەر دەرکەوێ بۆ کاکەی مێرد ئەگەر دەرکەوێ بۆ کاکەی خاطب کە مەخطوبەکەی ئاوایە بۆی هەیە فەسخی نیکاحەکە بێتەوە یەکشیژی ناکەوێ ئەوە باش بزانن بۆی هەیە فەسخی نیکاحەکە بکاتەوە ئەم کەسە هەڵدەوەشێتەوە نەک تەلاقی ئەگەر باسی نەکردبێت نەک تەلاقی بە تەلاق حقوقی ئافرەتەکە فەسخ یعنی هیچی ناکەوێت ئەبەدەن ئەگەر دوای دە ڕۆژ لە زەواجی بێ دوای مانگیش لە زەواج بێ بۆی هەیەدا وەڵام من ئەم کچەم ئاوا نەبینیم کاکە ئەمە لە ئەسڵەوە نییە خۆ ئەم ڕاستە بۆ نیو سەعاتی زەفەکە عەرەبیەڵێ کە گواستنەوەیە بڵین یان بۆ مانگێکی شهر العسل أي شهر العسل كمو شهر البصل شيء به هر حقيقة ماهيتي خود بدرك شهر العطل دعاء شهر العطل أمام مسألة كي جرينجا براستي أبي إنسان قناعتي بده مشاوي خوي بذاتي خوي بناخي خوي زور عجب لوانية كسك يعني عجب لما كسك جوان أبيني وجوان كاري كلو بخوي بلا مناخي زور رش هنجاوي الرشة شاوي الرشة ضلي الرشة بيركدنا وين الرشة أما خرافة كسك أبيني زۆر جوانە بەڵام زمانی ناخۆشە بەڵام بیرکردنەوەی ناشیرینە بەس کەسێکە بینی لەوانەیە عەلەگەت حالە بێ وەلەو لای من هەموو خەڵقی خوا هەمووی جوانە چونکە دەستکردی کەسی تیانە هەمووی خوای تەعالا دروستی کردووە بێ بە هەمووی بڵێ سەمیعنا وەئەطەعنا تەواو ئەبێ بە هەمووی بڵێ هەمووی جوانە چونکە مەخلوقی خوای پەروەردگارە جەل جەلالوه هەر هەمووی کە ئەو کەسانی کە لە چاوی خەڵکا چاوی خۆی ناشرینە کاڵێ مقابل ناشرینە باشە ئەم ناشرینی وا ئەبینی هەر حەزەکەی قسەی لەگەڵاکەی زمانێکی شیرین پاراو گفتوگۆ ئەخلاق يعني هەڵسوکەوتی بەرز و بڵند و شیرین
زۆر مرۆڤ ئەو کاتە چی من برادری خۆم هەیە وەکو جەناب فەرموجاری وایە هەندێ قەسەسی واقعی لەوانەیە دەوری هەبێ لە بەرنامەکەمانە برادرم هەیە اختیاری خەڵکی ئافرەتی کردووە 16 جوزء قورئانی لەبەر بۆ دوایی وتێتی خۆزگە 16 گۆرانی کازم ساهری لەبەر بۆیە ئەمە برادری خۆمە ئەم مەسئلەیە چییە یەقینی بۆ دروست نەبوو بەم 16 جوزء ئەمە مەسئلەیە ئەمما هەندێک طبیعە و سروشت هەیە قەیچەکە با جیاواز بین بەڵام لە کولیە باش بێت نەک لە 190 خراپ بێ نەک لە 195 خراپ بێ برابا 50 بە 50 50 بێ قەیچەکەی مشکلێ المهم ئێمە یعنی بتوانین هەزمی مەسەلەکان بکەین بەڵام جاری واژەیە هەندێشت هەزم ناکرێ هەندێشت هەیە پێت ناجوورێ یعنی چی ئەەکەیت فەم مەسئلەیە پێویستی بەوایە کە خوشکە عزیزەکانم برا بە ڕێزەکانم پێویست بۆ ناکە والله العظیم کەس وەکو خواتەوەی بە جوانی دروست نەکردەوە هەرچی کەسانی ژەکە هەرچی دکتۆری ئەوەی کە ئیشی تەجمیلەکە خۆی ئەڵێ ئەمە 10 ساڵیکە مثلا شتی خراپتیای ڕوو ئەدات یان ئەسباب و هۆکارەکان مزاعفاتی دەرئەکەوێت فبابە يعني هەوڵ بە قەناعەت بۆ خۆت دروست بێ کە خۆتی مهم بە ئێمە کێشەیەکمانەیە کە خۆمان لای خۆمان مهم نین ئەمە مشکلێ خۆمان بە کەمە زانی خۆتت خۆش بوێ وەک ئەوەی کە هەی خۆتت قبول ڕاستە زۆر جوانە زۆر باشە شێخ مامۆستای بەڕێز دەمانەوێت باسی بابەتێشکە بکەین فجأەتەن دەبینی کەسێک کە دەچێتە ناو جیهانی سیاسەتەوە پێشتر کەسایەتێک و جۆرێک شخصێتی هەبوو بەڵام بەهۆی ئەوەی کە دەبێتە کەسایەتێکی سیاسی خۆی ماڵ و مناڵەکەی کە سوکاری جۆرێک لە خۆنواندنیان هەیە وەکو ئەوەی کە کەسەکەی دوێنیان بە هەموو شێوەیەک هەر واز لێ هێنابێ سیاسیەکانیشمان وایان لێ هاتووە لەسەر بنەمای خۆنواندن هەموو کارێک دەکەن لەوانەیە هەڵوێستا سیاسیەکانیشان زۆرجار لەسەر بنەمای خۆنواندن بێ لەوانەیە دڵسۆزی دەربڕنیشیان لەسەر بنەمای خۆنواندن بێ بۆی کە بڵێن ئەمانە چەند دڵسۆزی گەل و وڵات و نیشتیمان و بابەتە نەتەوەیەکانن بەڵێ علی وەردی هەڵم نەکرد بێ دەڵێ هەموو ئەمریکا گەڕام کەس باسی نیشتیمان پەروەری نەکرد بەڵام لە بنەڕەتدا کەس کلێنسێکی فڕێنەدا سەرجادەی لەبەر وڵاتی خۆیان خۆشویست و ئەمەیان بە یاسا ڕێکخست بوو زۆر جوانە خۆی کەسێکی ناو ئەم گەلەی ئێمە کاتێکە مرشح ئەکرێ و تەرشیع ئەکرێ و چێتە پلەیەکی باڵاوە ئەبێ بە مەسئولێک ئەسڵ وایە یعنی یەکەم ئەهلیەتی تیا بێ دووهەم بە گشتی ئەمیندار بێ ئەمانەتی هەبێ ئەهلیەت و ئەمانەت ئەما کەسێکی شەو نوێژکەرمان شەو نوێژ خوێن شەو نوێژکەر قائم الليلمان بۆ چی بچێت لە پەرلەمان دانیشێ سەیری 111 پەرلەمانتار بکە ئەوم بۆ چییە عیبادەتەکەی بۆ ذاتی خۆیەتی بەڵام ئێمە ئەمانەت و ئەهلیەتمان ئەوێ بۆ ئێمە بێ فەئەم ئەمانەت و ئەهلیەتە ئەبێ وا لەو کەسە سیاسیە بکە وا لەو کەسە بکە لە هەچ پلێ وەزیرە مدیر عامە پەرلەمانتارە هەچیە هەیە ئەبێ ئەسڵ وایە بزانێ کە خزمەتی میلەتەکەی ئەکا بەم ئەهلیەتەی کە خوا پێیداوە لەگەڵ بەم دەسە پاکانە و بەم زارە پاکانەی کە لای یعنی لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە وەریگرتووە بۆ سەرچاوی داوە یعنی فەئەم کەسە پێویستی بەچیە پێویستی بەوەیە کە بزانێ تۆ ئەگەر 4 ساڵ لە مەسئولیەتێکا بی 10 ساڵ لە مەسئولیەتێکا بی خول ئەگەڕیتۆ ناو خەڵک ناو گەل فتۆ ئەم 4 ساڵە ئەبێت تۆ تەریخێکی ڕەنگینی شەنگینی گەورەی بەرز بۆ خۆت تۆمارکەی نەک بەوەی بێ بە ئەندام پەرلەمان بە من بڵێ والله واو بۆ ئەەکەم وا بۆ ئەەکەم کاکە تۆ ئەندام پەرلەمانی چی و پێ ئەکرێ تۆ مجرد ئەتوانی دوو شتت هەیە یان مراقبەی حکومەت ئەەکەی یان پرۆژە تەقدیمەکەی ئیتر تۆ بۆچی وعد بە منەی وەڵاوە ئەمە ڕاز نییە ئەم خۆنواندن و ئەم بە جۆرەکەیتە سەر تەلەڤیزیۆن ئەمە بەڕاستی ڕاز نییە فئینسان هەوڵ بین ئێمە ئەڵێن کەسی ئیماندار و کەسی بە شخصیەت و کەسێک کە خوای خۆی لە یاد بێ و ئیعتیزاز بکا بە دینی خۆیەوە ئەو کەسەیە کە هەمیشە بیخەیتە هەموو جێگا و ڕێگا و شوێنێک کە هەروە خۆیەتی ناگۆڕێ سیاست چییە من خۆمی بۆ بگۆڕم ئەبێ سیاست چی بێ سیاست کاتێ من ئەچمە ناوی کە بتوانم دوو خزمەت گوزاری پێشکەشکەم کە نەتوانم خزمەت گوزاری پێشکەشکەم ئەو سیاستە ئەبێ بای لێ بکەی ئەبێ خوافیزی لێ بکەی ئەو سیاستە کە من وێران کا لای خوا و لای خەڵک و لای خۆم و لەسەر خاک ئەمە سیاستێکە ئەبێ ئەسڵ وایە دوورکەویتەوە لێ فئێمە مەوەسا بەختیار ئەم خۆنواندن و دوو وەجهی و لە هەموو بوارەکانی دنیادا و ژیاندا و حیاتە مەذمومە ئەبەدەن بەڵام یەک مەسئلە هەیە ئەویش ئەوەیە کە بەرامبەر جەنابەت هەندێک شت بکەم
يعني بنهێنی شتی خۆم بێ ئەمەیان مەسموحە بۆم. رسول الله أفرمي استعينوا على إنجاح الحوائج بالكتمان فإن كل ذي نعمة محسود. حديث معاذ الباني بصحيح زانه هەندێ ئیشەکانی خۆتان بەنهێنی جێبەجێ بکەن چونکە جاری وا هەیە تووشی حەسەد ئەبێ ئەو ئینسانە. ئەمە ئیلاقەی نییە ئیشی خۆم، بەڵام لەگەڵ تۆیە شتێ مامەڵەیەکمان هەبێ نابێن هێنی تیابێ، نابێ شقڵبازی تیابێ، نابێ غەشبازی تیابێ، نابێ دووەجی تیابێ، ئەبێ حەقیقەت و ماهیەتی خۆت دەرخەی. بینی من و سیاسیەکە ئەو قەزیەیە کە پێی دراوە، پێی بەخشراوە کە ئەو وەکیلی منە. پێمان وتوی تۆ پێمان وایە ئەهلی بۆی ئەمانە بپارێزی ئەمینداری وتومانە ئەمینداری وتومانە کاکە و مامۆستای ئێمەی وتومانە برا گەورەی ئێمەی فەرموو تۆ لایقی ئەم سەر کورسیەی ئەبێت تۆ بیقۆزیتەوە، ئەبێت تۆ هەستی بە جۆرەی کە خۆت نیشانی ئێمە بیت، ئەبێت تۆ والله العظيم ئیمامی عومەر رضی الله عنه طبعا لە هەموو تاریخ خوێنەرەوە بەس ئەو چوار خەلیفە حیمایان نەبووە لە مەسئولینە، ئەو چوار خەلیفەیە حیمایان نەبووە، بە ئیمامی عەلیان وتیان بۆ حیمایەت بۆ دانەنین. فرمووی حماية المرء أجله، ئەوەی حیمایەتی لە منەکە ئەجەلەکەمە، هەچ کاتەیەکی ئەکوژێ خەڵک وازانێ ئەو تەڵقەیە کوشتوێتی، بەڵام لە ئەسڵا مەلەک المەوت کوشتوێتی. قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم، کەواتە ئەجەلەکەیە حیمایەتی من، حیمایەتی دنیا. فەو چوار خەلیفە لە تاریخە حیمایەتیان نەبووە. بۆ لەبەرەوەی لە خۆ نەگۆڕاون، لەبەرەوەی ئاسایی و سادە بوون، ساکار بوون، لەبەرەوەی خەڵک بە زۆر وتیانە ڕاک بێ بخەینە ئەو جێگە کاکە نامێ وتیانە نەخێرە بێ وەریگری. دواییش بە ناچاری خزمەتی کردووە، بە ناچاریش ئەگینە بەرپرسیارەتی هەڵگرتووە، بە شەو نەخەوتووە، مراقبەی خەڵکی کردووە، لە زاری خۆی گرتووەتەوە، لە مناڵی خۆی گرتووەتەوە، جاری وایە مناڵی خۆی سەدەقەی پێبەخشیوە. عەبدوڵای کوڕی عومەر قطعە جلەکەی خۆیە بە باوکی فەرمووی سەمیعتم وأطعت هل سەمیعتم؟ وەڵا سلماني فارسي فرموي لا سمعا ولا طاعة يا أمير المؤمنين. وتي بو وتي كابة قطعة قماشة توزيع كرتو لا إما ضخم ترين آخر. حتى أبو حنيفة فرمي كانت إصبعه أقرب من كفنا، ببنجي إمام عمر فرمي نزيك ولدستي إما وياك بنجي ضخم وعملاق كتبه أو قطعي بش بو إما شون بشي خوتك. فرمي أين عبد الله؟ وتي فرمو باويان وتي آسب ويان شرحك لخد وتارك جوابي ندى جوابي ندى عبد الله وتي والله من جل كم باش بوو جوان بوو هێشتا ئەوە نەبوو یعنی بەبەریەوە مابوو قەتعەکەی خۆم تەسلیمی باوکم کرد. ئاوا بەم صدقا کابرا لە غەنیمە داویانە بە سەحابەیەک وەکو لە نەسائیاتوە حەیثەکەی شەدات فەرمووی یا رسول الله ما اتبعتك لهذه، من لە دوای تۆ نەڕۆشتوم بۆ ئەم غەنیمەیە کە بەشمەیت، إنما اتبعتك لأقتل ها هنا وأشار إلى رقبته، من بۆیە هاتووم لەگەڵ تۆ بۆ ئەوەی لێرا تیرێک بێت و من بکوژێت في سبيل الله فأموت فأدخل الجنة. پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرموو؟ إن تصدق الله يصدقك، ئەگەر ڕاستکەی لەگەڵ خۆیە خوا ڕاست لەگەڵ سەر نیەتی خۆت، إنما الأعمال بالنيات تەواو. فهەموو کەسێک هەموو لە هەموو شوێنێکە ئەبێ یەک شخصیت بێ، یەک ذات بێ، یەک ڕۆح بێ، یەک ناق بێ، یەک معنا بێ. زۆر باشە. بەداخوانی زۆر جار هەژارەکانیش پێیان عیبە کە هەژارن لە بازار دەگەڕێنەوە یان بۆ ناو ماڵەکەیان بۆی وەکو دەوڵەمەند دوشتەکان تەقلید بکەنەوە، ینی زۆر جار پێی عیبە لە بازارەوە بەدەستی خاڵی بێتەوە لە کاتێکدا هیچیشی پێ نییە، پێی عیبە خۆی نەنوێنێ پێی بڵێن هیچی نییە خۆنواندن دەکات. بۆچی دەبێ ینی هەژارێکیش ینی بۆ خۆنواندنەوە لەوەندە چۆتە ناو ناخی ئێمەوە دەبێت لە هەموو سات و لە هەموو بار و گوزەران و زروفێکی ژیانماندا خەریکی خۆنواندن بین. بەڵێ خۆی هەژار ئەمری پێ کراوە کە عەفافی هەبێت، یعنی قەناعەتی هەبێ، ڕازی بێ بەو قەدەرەی خۆی، بەڵام هەژارێک مەذمومە لای خوا کە متەکەبیر بێ، کە کیبری هەبێ، کە وەکو جەناب فەرمووت چۆن من دراوسێکەکەم هەیەتی و هەموو ڕۆژێت فول دووسی علاقە دێنێتەوە دایم دەسی پڕە و ئەی من چۆن ئەمە مشکل لێرایە. ئەگینا ئەسڵ وایە فەقیر نەڵێ فەقیرم لای من و تۆ، فەقیر بەرامبەر ئەڵڵاه، بەڵام ملی بەرز بێ بەرامبەر عەبدوڵڵاه. ئەمە مهمە، ئەمە خوا ئەمەیەوێ لە ئێمە. ئەمما فەقیرێک کە متەکەبیر بێ، کە کیبری هەبێ، کە نەسەقی هەبێ، کە بڵێت منیش ئەوە ئەکەم یان خۆی یان میوانێکە چێ مەسەرەن خۆی تێنێ بابە تۆ چیت هەیە داینی بۆ میوانەکە خۆی پەروەردگار ئەمری نەکردووە، ئەسڵەن تۆ بەس پێکەنینەکەت خوا ئەوێ مجرد ئەوەی لە تۆی ئەوێ بەرامبەر میوان پێکەنین و لەزی شیرینە.
ئەمما ئەوەی نایە سفرەی بۆ نانەت نانی جوێ بێ خڵقت خڵقی گەنمی زۆر جوانە کەواتە سفرەی ڕازاوی نایە پەروەردگار جەل جەلالوه و تەکلیف لە خۆت مەکە و ئیمامی عومەر ئەفەرمێن نوهینا عن التەکەلف نهیمان لێکراوە کە تەکلیف لە خۆمان بکەین لە هەموو شتێکە باری قورس بخینە سەر ژیرفانی خۆمان سەر خۆم و سەر جەنابیژ ئێمە سەحابەمان هەیە کە ناوی ثەوبانە ثەوبان دارەکە یەکەوێتە خوارەوە لە دەستی وەڵا پیاگەی نەمەیتێ خۆی داوەزە و دارەکە هەڵەگرێتەوە لەسەر دابەکەی وتیان بۆ وتی بايعت النبي صلى الله عليه وسلم بۆی تەکلیف لە کەس نەکەم فتەکلیف لە کەس نەکەی و تەکلیف لە خۆش نەکەی خۆت چۆنی وا بکە بۆیە من دائما ئەڵێم لە تەلەڤیزیۆنەکان لە قەناتەکان هیوایە تەمثیلەکە خۆی زۆر باشە مامۆستا ئەگەر دیقەت دەی زۆر جار لەوانێ من بنمونە تۆ خوا سامانی پێداوی نەمەوێت ببمە میوانی تۆ لەبەر خزمەتێکی باشم دەکەی دوایی کە هاتێەوە بۆ شەرمەزار نەبم چونکە ناتوانم خزمەتی بیلمیثل یعنی بە مقابل هاوشەوە بکەمەوە بۆیە زۆر جاران لەوانەمە بێتە کاریگەرەوەی کە هاتوچۆ و سەردان و خزمەتی و تێکەڵاویش کەم و بێتەوە يعني أصل وايا إنسان دائما لخدمتي خلقا به والدرجاي مفتوح بيت وجيرفاني مفتوح به بالمستطاع طبعا موبايلي قفلنا كراو به چونك موعد اشتي به ودموچاوي كراو بيت برابر هش ذاتيكي خواي پرودگار كيتا او مالك قاصدي او هش كسي هاتا معلم او قصدي مني كردوه قصدي ناخي مني كردوه قصد فزور جريمه تو درجاي لينا كيتوا موبايلي بسرا داخي جوابي نديتوا اگر ايش هيك تهبو زور طبيعي بلا ايش مهنات وانا بياني ورا ان قيل لكم ارجعوا فارجعوا وازكى لكم يعني شيء يعني لا كان جوانا كان كان جوانا فاصل وايا ام بيرما النبي كمن نتوانا موكو تو خدمتك كم منيش نايم لا تو بقدر جيرفاني خود خدمتي خلقك ايش بقدر جيرفاني خوي خدمتي توي كردوا لبرو كاتكو بزام رقم بينا دلو زياده قصه كان يك برسياري تر دمي بليم عيني بيروزي اسلام او تار سرا بنەڕەتیەت کە چییە کە دایناوە بۆی بەدوور بین لە سیفەتی خۆنواندن کە سیفەتێکی مەذمومە زەمکراوە مەحبوب نییە خۆشەویست نییە یەکەم چارەسەر کە دایناوە دوعایە کە بیکەی بڵێ خوایە نهێنی و ئاشکرام وەک یەک بێ یەک زات بم ئەمە ئەم ئیستیعانەیە زۆر مهمە کە ئینسان داوای عەون لە پەروەردگاری بکە بڵێ خوایە من جاری وا هەیە شەیتان فریومەدا دراوسێ و کەسوکار و ئەقریبا و ئەحباب و نازام کێ خوایە ذاتی خۆت تەکیلنی فلا تەکیلنی إلى نفسي طرفة عين بەقەدەر چاوتروکانێ بە خۆم مەسپێرە ئەمە یەکەم دوعا دووهام ئەم کەسە موسڵمانە ئەبێ ئیسلامەکە و ئاینەکە و قورئانەکە و سونەتەکە و حەدیثەکە و سیرەت و سوورەتی ئەم هەموو پیاوچاکان و سەحابە و بلیمەتانە بکا بە مەنهەج بۆ ژیانی ڕۆژانە ئەبێ ئێمە شتێک زیاد کەین بیخەینە ناو گیرفانمانەوە بیخەینە ناو دڵمانەوە لەو شتە باشانەی کە هەیە کە بزانین ئێمەش فعلەن وەکو ئەو بژین ئێمەش فعلەن مەرتەبەی ئەومان نەبێ قورئان فەرموویەتی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين نەی وكونوا من الصادقين معه لەگەڵ صادقا بێ بۆی تووشی صدق بیت بۆی فێری صدق بیت چونکە ئەم مەسائلانە هەمووی پێویستی بە ڕیاضەیە وەکو غەزالی الإحیاء فەرمێ پێویستی بە وەرزشە ئەبێ بە وەرزش ئەم شتانە بەدەست بێنین ئەم صفاتانە ئەبێ بۆمان دەرکەوێ فعلا مەذمومە قەناعەتمان لا دروست ببێ کە ئەم صفتەیە خراپە من گرتومەتە بەر ئەم صفتەی لە منە مەوجودە خراپە وئینەما صفەتی باش ئەوەیە کە خوا ئەمری پێ کردووە صفەتی باش ئەو ئیمانەیە کە یەکلای کردوتەوە شتەکان باشە من لای خوای خۆم یەکلا کردوتەوە حەیف نییە لای عەبدوڵڵا خۆم یەکلا نەکەمەوە ئەی تۆ بە ئیمان خۆت یەکلا نەکردوتەوە نەتوتەوە ئیتر من تاو دەخەلت دائرة الإسلام ودائرة الإيمان من مسلمان و ئیماندارم تۆش کە ناوم دیارە ئەبێ فعلا دیار بم نەک دیارێکی پێکەنە ناوی لە شوێنێک و دیارێکی گریاناوی لە شوێنێک و دیارێکی فعلێکی شتی هەیە و فعلێکی ئەم یەک قاڵب بە یەک قاڵب ئەمە هەندێک تاوان هەیە کە تووشی ئەبین ئەمە قاڵبی ئینسان وایە کە فیترەتی ئینسان وایە کە تووشی تاوان بێت بەڵام ئەخیر نقطەم ئەوەیە کە جەناب لە بەرنامەکەیە باسی نەکرد لە دقەیەکە ئەویش ئەوەیە خەڵکانی دوعات خەڵکانی مامۆستایانی ئاینی خەڵکان کە چمکێکی ئەم ئومەتەی بەدەستە کە دەعوەیەکی بەدەستە ئەویش ئەم مەسئلە موهیمەتیایە ئەویش خۆی نەنوێنێ و تەمسیل بۆ خەڵک نەکا ئەوەی لەسەر زاریەتی و بە خەڵکی ئەڵێ خۆی یەکەم کەس بیکات حەسەنی بەسری وتیان باسی عیتقی ڕیقاب بکە یعنی باسی ئەوە بکە کە خەڵک لە کۆیلەی ڕزگاکەی وتی سێ هەفتەی کە باسی یەکەم دوای سێ هەفتەکە باسی کردیان حەسەنی بەسری بۆ دوای سێ هەفتە وتی پارەم نەبوو کۆم کردەوە عیتقی ڕەقەبەیەکم کرد اینجا باسم کرد فأما مهمة أبي بزانين لبخارية حديث واردة أما آخر حديث بيغمبر لم برنامج باسيكم يجتمعون عليه أهل النار خلقي دوزخ كوب نولي لكابرة قالين أي فلان
ما شأنك أما كنت تأمرنا بالمعروف وتنهانا عن المنكر أو تو باسي چاکت لەگەڵ ئێمە نەکردو نەهی لە خراپەت فەرمانت پێ نەدەکردین بۆ چاکە و ڕێگری لێ نەدەکەین لە خراپە وڵاوتی بەرە وەڵا بەڵام كنت آمركم بالمعروف ولا آتيه وآمركم بالمنكر وآتيه فەرمانم پێکردن بە چاکە بەس نەمەکرد فەرمانم پێ ڕێگیریم لێ ئەگرتن لە خراپە بەڵام ئەم کرد ئەمە موشکیلەیە لە خۆمەوە دەرسەکە بۆ خۆمە یەکەم کە ئەم بەرنامەیە بێ بە حوجە بۆم نەک بێ بە حوجە لەسرم یا رب و بۆ هەموو ئەو کەسانی کە گوێبیستی منن ئەبێ قەلب و قاڵبمان لەگەڵ خەڵکا یەکێک بێ ئەبێ هەمیشە چۆنین ئاوا بین لەگەڵ خەڵکا و ئەو شتەی کە ئیلین بە خەڵک خۆمان جێبەجێکەین نەک والعیاذ بالله پێچەوانەکەی بێ. مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان دەستەکان خۆش سپاسی بەڕێزت دەکەین کە لە تەوەرەی ئەمجارەی بەرنامەی باس و خواست خۆنواندن بەیەکەوە گفتوگۆمان کرد زۆر سپاس دەکەین. جەزاک الله خەیر. بینەرانی عزیز ئێوەش خوای گەورە ئاگاداریتان بێت و زۆر سپاس کە تاوەکو ئەم ساتە بینەرمان بوو. خواتان لەگەڵ.